بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. صلمان برزكان أم نيوجي كإستا كرمان نيوجي عشاء كآخر نيوجي جماعة بو لمزقوت كرمان. هلبتا ديارا قرار هاتوا لبغداد ولديوان وقف السنيش ولا شانی قەیرانەکان کە هەماهەنگیان هەیە لەگەڵ وزارەتی سەحا دیارە ئەم ڤایرۆسە سەر لە نوێ خۆی تەکوین کردوتەوە، خۆی تازە کردوتەوە، چونکە عولەمای طب دەفەرمون ئەم ڤایرۆسە مستەجەدە، واتە تازا بێتەوە، خۆی تەکوین ئەکات. هەڵبەتە دیارە دیوانی وەقفی سونیش بڕیاریاندا کەوا مزگەوتەکان دابەخرێت. بۆیە ئاخر نوێژ بۆ کردمان بە خەڵکەکەش ماوت نوێژی جەماعەت نییە و لەگەڵ خوتبەی بەیانی خوتبەی جومعە ئەوش ناکرێت تا ئەو کاتی کە خوای پەروەردگار دەرگایەکی خێرمان لێکاتەوە ئەم ڤایرۆسە تەخفیف بێتەوە و نەمێنێت. کاتێک کە نوێژی جەماعەت نەما لە مزگەوت معنایەوە نییە ئێمە ئیتر نوێژەکانمان ئیهمالکەین. نا، خوای پەروەردگار فەرمێ حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. پارێزگاری بکەن لە نوێژەکانتان ئیهمال مەکەن، لە کاتی خۆی بیکەن، تەمەڵی نەتانگرێ لەگەڵ ماڵەوە، لەگەڵ خێزانتە، لەگەڵ مناڵتە، هەڵیان سێنا بۆ نوێژی بەیانی بە تایبەت. خوای تەعالا فەرمی وەأمر ئەهلەکە بالصلاة واصطبر عليها. فەرمان بکە بە ماڵ و خێزانت و مناڵەکانت بە نوێژکردن و سەبر و تەحەمملشت هەبێ، لەوەی مناڵێکت خەوی قورس بێ، خێزانت خەوی قورس بێ، سەبر و تەحەمملکە لەگەڵیان، هەڵیان سێنا بە جەماعەت نوێژی بە کۆمەڵکەن لە ماڵەوە. خوای گەورەشە فەرمێ وەجعلوا بیوتەکم قیبلە. کاتێ موسا عەلەیهی سەڵات وسەلام قەومەکەی ترسان لە فیرعەون، خوای گەورە فەرمی وەجعلوا بیوتەکم قیبلە، لە ماڵی خۆتان، ماڵەکانی خۆتان بکەنە جێی نوێژەکانتان لە ماڵەوە بکەن. لە کاتێکدا ترسێکی عەدوویان هەبوو کە عەدووەکەشیان فیرعەون بوو کە زۆر زاڵم و زۆردار بوو. ئێمەش لێرە خەوفێک هەیە، خەوفەکەش ئەم کارە ساتەیە، ئەم جایحەیە، جایحەی کۆڕۆنا کە لای معلومە لای بەڕێستان تازا بێتەوە، پار هەبوو ئەم ساڵش سەری هەڵداوەتەوە. بۆیە مادام خەوفەکە متحققە، یعنی مەجالی تیانە ئەوانی کەوا یعنی لە مەجای طب ئیشەکان قسەیان تێی کردووە کە ئەمە حەقیقەتێکی هەیە، خەڵکێکەڵێ ئەمە حەقیقەتی نییە، ئەمە موامەڕەیە. ئەگەر ئەمە حەقیقەتی هەبێ حکوومەت ئەم بڕیاری داوە، ئەوە خوا ئەجریان بنووسێت، خوای گەورە ئەجریان بنووسێت و خێریان بنووسێ ئینشاءڵڵا. ئەگەرش حەقیقەتی نەبێ ئەوان نوێژ لە ئێمە مەنعەکەن، ئەوە تاوانەکەی لە مل ئێمە نییە، لە ملی ئەوانە. و ئێمەش بە ئەندازەی نیەتەکەی خۆمان کە هاتووینە بۆ جەماعەت پابەند بووینە بە نوێژی جەماعەت و بە قورئان خوێندنمان و بە ذکر و یادی خوای پەروەردگار لە مزگەوتەکان. ئینشاءڵڵا هەموویمان بۆ نووسراوە وما كان الله ليضيع إيمانكم. هیچی بەزایە ناڕۆ ئینشاءڵڵا لای خوای پەروەردگار. عوزرمان هەیە، خەوفێک هەیە، خەوفەکەش محققە، وانە بێت یعنی ظەنی بێت، وانە بێت گومان بێت. هەر کەس لە مزگەوتی خۆی لە گەڕەکی خۆی تەماشا بکات دراوسێتی بەو ڤایرۆسە وفاتی کردووە، خۆشەویستێتی، باوکێتی، دایکێتی، برایەتی، ئەهلی مزگەوت و جەماعەتەکەیەتی. ئێمە لە مزگەوتی ئێمە چەندین کەس ڕۆژانە هاتن بۆ مزگەوت تووشی ئەم ڤایرۆسە بوون و وفاتیان کرد. ڕەنگە ئەم وەش بە تازەیە، خوای گەورە هەموو لای بپارێزێ، خەڵکانی ترش بگرێتەوە، ئێمەش بگرێتەوە. بۆیە براکانم ئینشاءڵڵا تەوبکەنە سەر خوای گەورە، پشت بە خوای گەورە ببەستن و با تەضەڕوعمان زۆر بێ، داوا بکەین لە خوای پەروەردگار، بەڵکو خوای پەروەردگار ئەم بەڵایەشمان لەسەر هەڵبگرێت. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.